ئەم کاتتان باش بەڕێزان بەرنامەی کڕۆنۆلۆژیای جیۆپۆلیتیکتان پێشکەش دەکەم واتە لە یوری ئیڤانۆجەوە تاوەکو ئەلێکزاندەر دوگینگەوە دەست پێ دەکەین. مەبەستمان لەو بەرنامەیە زیاتر شیکردنەوەی جیۆپۆلیتیکە لە ناوچەی قەفقاسیا لە مەمەڕ ئاویەکانی دەریای ڕەش و دەریای سپی ناوەڕاست هەتا وەکو باڵتیک و مەبەستمان لەوەیە کە ئەو شەڕەی ئێستا لە ئۆکرانیا هەیە لە بنچینەکەی بگەین. وا دیارە ئێمە ئەگەر پردێک لە نێوان ئێستا و چەندین ساڵبەر لە ئێستاوە دروست نەکەین و ئەگەر بێت و ئێمە ڕۆژانە کاتێک لە پێشووتردا مەبەستم تاقیب و چاودێری هەواڵەکانمان کردووە و ئەمانە بەڕاستی بەهەند وەرنەگرین ڕەنگ بێ لەو ڕۆژەدا ئەتۆ کاتێک ڕووداوێک ڕووەدا ئەتۆ لی تێنەگەی، بەڵام ئەگەر دوای 3-4 ساڵ لی تێنەگەی، دوای 5 ساڵ لی تێنەگەی، دوای 10 ساڵ لی تێنەگەی، ئەوە کێشت بۆ ساز دەبێت. لێرەدا من باسی ڕووداوێکتان بۆ دەکەم. لە ساڵی 2010 لە گوندی چەولیکی سەر بە قەزای ساماندەن ناوچەی حەتایدا تەرمێک لەلایەن شوانکارێکی تورکەوە لە قەراغی ئاوی دەریای سپی ناوەڕاست واتە باسی ئیالەتی حەتای تورکیا دەکەم، لەوێ دۆزرایەوە واتە دووبارەی دەکەمەوە لە گوندی چەولکی سەر بە قەزای ساماندەن. قەزای ساماندەنی سەر بە ویلایەتی حەتای وەیە. حەتای ئیتر ناوچەیەکی گەورەیە لە ناوچەیەکی دارستانە لەسەر دەریای سپی ناوەڕاستە، دەکەوێتە نێوان سنووری تورکیا و سووریا و تورکیا و سووریا بەیەکەوە دەبەستێتەوە. لە ڕاستیدا حەتای ناوچەیەکی سووریایە، بەڵام لە ساڵی 1930ەکان دەوڵەتی تورکیا ئیتر بە زۆر ئەو ناوچەیە داگیر کرد و خستیە سەر سنووری خۆی و فەڕەنسیەکانیش کە لەوێ بوون، یعنی سووریا لەژێر ئینتیدابی فەڕەنسادا بوو، لەو بارەیەوەدا ئیتر بێ هەڵوێز بوون. لەوێ لە ساڵی 2010 لەوێ لەلایەن شوانکارێکەوە تەرمێک دۆزرایەوە. ئیتر شوانکارەکە تەماشا دەکات تەرمەکە لەلایەن ماسی و پەلەوەڕ و ئیتر ئاژەڵە درەندەکان گوێ و چاو و لووتیان هەمووی خواردووە ناناسرێتەوە. ئیتر بەتەنیا تەرمەکە ماوەیەکی ڕەش و زنجیرەیەکی ئۆرتۆدۆکسی لە شاندا بوو. ئەو زنجیرە ئۆرتۆدۆکسیە بووە جێگای سەرنجی جەندرمەکانی تورک کە دوای شوانەکە هاتنە سەر تەرمەکە و تەرمەکەیان بینی و ئەوانیش گومانیان کرد کە ئەوە گەریدەیەکی ڕووسی بێ، چونکە گەریدەی ڕووسی زۆر سەردانی تورکیا دەکەن. تورکیا وڵاتێکی هەرزانە لە بوان و نزیکە و لە چاو ڕووسیاش کەش و هەوایەکەی گەرمە ئەکەوێتە سەر دەریای سپی ناوەڕاست. دەریای سپی ناوەڕاستیش بۆ ڕووسەکان هەم خەونێکە کە ڕۆژێک لە ڕۆژان پێی بگەن، هەمیش وەکو ئاوە گەرمەکە تەماشای دەکەن، حەمامە گەرمەکە تەماشای دەکەن. بۆیە ژمارەیەکی زۆر لە گەریدە ڕووسیەکان دێنە ئەوێ و هاتنە کەشیان بەشی زۆریان بەشێکی زۆریان و وا دیارە بە فڕۆکە دێن، بەڵام بەشێکی زۆریشیان ئەوانەی کە لە دەریای ڕەشەوە بە کەشتی دێن، ئەوەش لە تام و چێژێکی خۆشتریان پێ دەبەخشێ کاتێک بە کەشتی لە دەریای ڕەشەوە دێنە ناو دەریای سپی ناوەڕاست، واتە دێنە تورکیا و گەشت دەکەن و ماوەیەک دەمینێنەوە پاشانیش دەگەڕێنەوە. ئیتر جەندرمەکان بۆ پشکنینەوەی زیاتر تەرمەکە دەبەنە نەخۆشخانەی ئەدەنا بۆ لێکۆڵینەوە، لەوێ دادوەری لێکۆڵینەوە تەماشای دەکاتن و وەزارەتی دەرەوە ئاگدار دەکەنەوە. وەزارەتی دەرەوەش پەیوەندی لەگەڵ کۆنسۆلۆسی ڕووس دەکەن و دەڵێن ئێمە دەزانین گریدەیەکی زۆر دێنە تورکیا و تەرمێکمان دۆزیوەتەوە زنجیرەیەکی ئۆرتۆدۆکسیەکانی
لە شاندایە تۆ بڵێ ئەوە گەریدەیەکی ئێوە نەبێ و لیان دەپرسن ئایا هیچ گەریدەیەک ون بووە، ئەوانیش تەماشای دۆسیاکان دەکەن، تەماشای کۆمپیوتەرەکانیان دەکەن، دەبینن کە هیچ گەریدەیەک لە تورکیا ون نەبووە. دوای 1/7 کۆنسۆلۆسی ڕووس لە تورکیا پەیوەندی بە وەزارەتی دەرەوە دەکات، دەڵێن دیپلۆماتێکی ڕووس کە لە ڕێگای کۆنسۆڵخانەی ڕووس لە دیمەشقەوە هاتوتە سووریا و لەوێ ون بووە، تۆ بڵێ ئەو تەرمەی ئێوە باسی دەکەن ئەو دیپلۆماتە ڕووسە نەبێ. ئیتر وەزارەتی دەرەوەش وەزارەتی دەرەوەی تورکیا ڕێگا دەدەن بکە وەفدێکی تایبەتی رووسیا سەردانی نەخۆشخانە بکەن، ئەوان کە دێنە نەخۆشخانەی ئەدەنا تەماشای تەرمەکە دەکەن. شتێک سەرنجی استیخباراتی تورکیا ڕادەکێشێ کاتێک وەفدەکە دێن، لە ناو وەفدەکەدا کە سوکاری ئەو کەسە نییە، ئەو گوایە دیپلۆماتە نییە لە ناو وەفدەکەدا، بە تەنیا کەسانی پێدەچێت کە کەسانی ئستیخباراتی بن، کەسانی پسپۆر بن، دێن تەماشای تەرمەکە دەکەن و لە پڕەوە ئیتر بڕیار دەدەن، دەڵێن بەڵێ ئەوە ئەو دیپلۆماتەی ئێمەیە کە لە سووریا ون بووە، تکایە بماندنەوە. ئیتر ئەوانیش تەرمەکەیان پێ ئەدەنەوە. و لێرەدا پرسیارێکە ئەوەیە باشە ئەو کەسە لە سووریا چۆن ون بووە و لە تورکیا دەدۆزرێتەوە، یعنی لە بەندەری لازقیەی سووریاوە هەتاوەکو گوندی لادەی چەولیکی تورکیا، من لە ڕێگای گوگل تەماشام کرد 150 کیلۆمەترە، یعنی شتیوە مەحاڵە و بە ئاراستەی باش بە پێچەوانەیە، شتیوە قەت ڕووی نەداوە، یعنی لە لازقیە ئەگەر گریمان مەلەوانی کردبێ ئەو دیپلۆماتە چۆن تەرمەکەی هاتە گوندی چەولیکی هەتای. ئەوە خۆی لە خۆیدا جێگای پرسیارە. دوایی لە دواییدا ئیتر دوای چەند حوتویەک چەند مانگێک ئیتر تورکەکان دەزانن و ئەمە بەبیرم دێت دزەی کردە ناو چاپەمەنی تورکیا کە ئەو تەرمەی ئەو ڕۆژە لەلایەن ئەو شوانە لە هەتای دۆزراوەتەوە ئەوە دیپلۆمات نەبووە، بەڵکو ئەوە یوری ئیڤانۆزی جێگری سەرۆکی ئستیخباراتی سەربازی تورکیا بووە. ئستیخباراتی ڕووس لە 4 بەش پێکدێن کە یەکێکیان پێی دەوترێت گڕوو بە ئینگلیزی Main Directorate of the General Staff of the Army of the Russian Federation کە استیخباراتێکی سەربازی تایبەتی رووسایە و زۆربەی زان ئۆپەراسیۆن و کارەکانی لە دەرەوە دەکات. یوری ئیڤانۆز جێگری سەرۆک بووە، یعنی لە ئاستێکی وادا بووە، یعنی ئەمانە خۆی لە خۆیدا لە کاتی تنگانەدا لە کاتی هەڵسەنگاندن و بڕیار وەرگرتندا بەڕاستی ئەمانە کەسانێکن کە لە تەنیشت ڤلادیمیر پوتیندا دەنیشن و بڕیار دەدەن و یوری ئیڤانۆز ئەو کاتە تەمەنی 52 ساڵە و ئەم جۆرە کەسانە بەڕاستی چەکی زۆر پێشکەوتوو و بچووک و گەورەیان پێیە و کەسانێکی وەرزشین، یعنی ئستیخباراتی ڕووس هەم کەسانی وەرزشین، هەم کەسانێکن کە ئەتوانن لە ناو بووز و ئاوی ساردا مەلەوانی بکەن، بەسەر شاخدا هەڵکشێن، ئەتوانن پایسکل باژۆن، ئەتوانن ڕابکەن، یعنی زۆر سەرنج ڕاکێشە کە لە ڕێگای مەلەوانیەوە خنکابێ و تەرمەکەی 150 کیلۆمەتر ڕۆیژ بێتە وڵاتێکی دیکە. تایبەتمەندیەکی گرۆ هەروەکو باسم کرد ڕێکخستن و ئۆرگانیزەکردنی سیاسەتی رووسایە لە دەرەوە، یعنی کار بۆ سیاسەت و ستراتیژی رووسیا دەکەن و ئەمانە
گەلێک جار جگە لە کاری سیاسی و استراتیژیکە کاری سەرچیانە یعنی بنگەی ئەو کارانە لە دەرەوەی رووسیا دادەنێن بەڵام لە هەمان کاتدا کوشت و کوشتار و تیرۆریش دەکەن بۆ نمونە ڕەمەزان قادریۆفی چێچانی لەگەڵ ئەمانە کار دەکات لەگەڵ گڕوو کار دەکات و هەم ڕەمەزان قادریۆف کاتی خۆی ینی پیاوەکانی ڕەمەزان قادریۆف زیاتر چونکە ڕەمەزان قادریۆف کەسێکی ئاشکرایە ناتوانن بیبەنە تورکیا و کاری تیرۆری پێ بکەن بەڵام پیاوەکانی ڕەمەزان قادریۆف لە دەوروبەری ئەو ساڵە داواتە 2009-2010 لە ئیستانبول نزیکەی 9 سەرکردەی چێچەنی یەک بە یەک تێرۆرکردن و ئەمانە پێیان دەگوترێت جەماعەتی جەوهەر دودایف کە پێشتر پێش ئەوە ینی ئەحمەد قادریۆفی باوکی ڕەمەزان قادریۆف لە بزوتنەوەی نەتەوەی چێچان جیاب بێتەوە کە جەوهەر دۆدایف سەرۆکایەتی دەکردوە شەڕێکی زۆر زۆر سەختی کرد لە بەرامبەر رووسیا دەست و پێی شکا بوو نەی ئەتوانی چی بکە بەڕاستی لە بەرامبەر بزوتنەوەی چێچان بزوتنەوەیکی زۆر زۆر بەهێز و شاڕکەر بووە زۆر زۆریش سەرکەوتوو بوون ئیتر ئەوان جەوهەر دۆدایفیان تێرۆر کرد و دوای ئەوەش باوکی ڕەمەزان قادریۆف ئەحمەد قادریۆف کە شێخێکی تەریقەتی قادریەکانە لە ناو چێچانەکان جگەلەوەی دەستی هەبوو لە کوشتنی هەموو سەرکردەکانی چێچان ئەوانەی دژی رووسیا کاریان دەکرد لە هەمان کاتدا لە ژێرەوە پەیوەندی هەبوو بە تایبەتیش لەگەڵ ڤلادیمیر پوتین کە ئەو کاتە ڤلادیمیر پوتین سەرۆکی کاگەبەی رووسیا بوو یعنی مەبەستمان ئەوەیە یوری ئیڤانۆچ لە ناوچەکەی ئێمە لە سووریا و لە تورکیا و ئەوانە کەسێکی زۆر زۆر کاریگەر بووە بەخۆی چوتە ئەوێ و سەرپەرشتی کۆمەڵێک کاری کردووە بۆ ئەوەی لەو مەسەلەیە بە وردی تێبگەین دەبێت ئێمە سەرەتا بزانین کە لە سووریا چی رووسیا هەبوو ئەو کاتە یعنی ئەو کاتە وەکو ئێستا نەبوو ئەو کاتە هێشتا داعش نهاتبووە سووریا ئەو کاتە سووریا زۆر زۆر ئارام بوو حافز ئەسەد مردبوو بەشار ئەسەد هاتبوو شوێنی و بەشار ئەسەد پەیوەندێکی زۆر خۆشی لەگەڵ خۆر ئاوا و لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتانی عەرەبیش هەبوو لەگەڵ وڵاتانی کەندا و پەیتا خۆی نزیکی ئەوانە دەکردەوە بەڵام ئەو کاتە ئەو کاتەش لە سووریا بەندەری تەرتوس هەبوو بەندەری تەرتوس لە ساڵی 1970کانەوە هەیە یعنی لەوێ بەردەوام 50 کەسی رووسی تێدا هەبوونە کەسێکیان عسکەری هەندێکیان عسکەری بوون هەندێکیان نیمسە عسکەری بوونە و لەوێ کاریان دەکرد لەو بەندەرەدا ئەو بەندەرەیان دەپاراست ئەمانە وەکووتم سەرباز بوون ویانیش نیمسە سەرباز و ئیستیخباراتی بوون و من ئەو کاتێک لە دیمەشق بووم لە کۆمەڵی کەسی شارەزام پرسی کە بەندەری تەرتوس چەند گەورەی ئەوان یەکێک لە هاوڕێکانم ئەوەی بینی بوو کاتی خۆی لەگەڵ سەربازانی سووریا چوو بوونە ئەوێ کەلوپەلیان بردبوو دەیگۆ بەندەرێکی زۆر زۆر بچووکە بە تەنیا کەشتی زۆر زۆر بچووک واتە کەشتی شەڕ ناتوانێت لەوێ بنێشێتەوە کەشتی زۆر زۆر بچووک 50 مەتری وشتی و ئەتوانێت لێی نزیک بێتەوە و بەلەم ئەتوانن لێداون ینی بەندەرێکی زۆر زۆر بچووکە بەکەڵێک شەڕ و ئەوە نایە بەڵام دیارە ئەو کاتە لە 2010 رووسەکان ویستویانە یەکەمین هەوڵیان داوە بۆ ئەوەی بتوانن لە بەندەری تەرتوس کەشتی هەوڵ بدەن کەشتی شەڕ کەشتی گەورە لەوێ بنیشێتەوە لە 2010 ئیتر لە پڕەوە رووسەکان یعنی سەرنجی دنیای ڕاکێشا کە رووسەکان لە پڕەوە کەرستەیەکی زۆری بیناسازی و چی پێ دەڵێن تەکنۆلۆژیای بیناسازی دەگوازنەوە بۆ بەندەری تەرتوس هەم لە ڕێگای کەشتی واتە لە دەریای ڕەشەوە بۆ مەمەڕە ئاویەکانی چەنەقایە و لەوێ دەپەڕنەوە بۆ دەریای سپیناوە ڕاست و لەوێ دەستنا
هەتای و لەوێشەوە دەچنا بەندەری تارتوس لەوێ و لەوێ هەوڵیان ئەدا کە ئەو بەندەرە گەورە بکەن دەیان خان و فڕۆکەخانە و ئەم جۆرە شتانیان لەوێ ساز دەکرد و زۆر کەس لەمە تێنەدەگەیشت ئایا رووسیا مەبەستی چییە لەمەدا و دیارە ئەو کاتە ئیڤانۆڤیچ هاتووە سەرپەرشتی ئەو کاری کردووە و لەوێ لە پڕەوە بزر دەبێ و سەیرەکەی لەوەدایە لەسەر لاشەکەیدا شوێنی ئەشکەنجە و گولەش نەبووە لە وڵاتێکی دیکە وەکو وتمان تەرمەکەی دۆزراوەتەوە دوایی لە ئاژانسە جیهانیەکاندا بیستمان کە کەسانی نەناسرا و ئیڤانۆڤیچیان لەسەر لێواری دەریا لەگەڵ حیمایەکانی بە مادەی بێهۆشکەر خەواندووە و لە ناویاندا بە تەنیا ئەو کەسیان ڕفاندووە و ونیان کردووە دوایی وەکو مردنێکی ئاسایی لە قەڵەمیانداوە تەرمەکەیان فڕێداوەتە هەتای وا پێدەچێت کە هەر بربیانتە تورکیا و لەوێ ئیتر ئیشەکەیان جێبەجێ کردبێ و لەوێش تەرمەکەیان فڕێدابێ باشە لیرەدا چی ئەتوانێ ئەم کارە بکە بەڕاستی جێگری سەرۆکی دووەمین گەورەترین ئیستیخباراتی جیهان لە ناو جەماعەتەکەی خۆیدا لە ناو حیمایەکانیدا لەسەر دەریادا بڕافێنێ ئەگەر دەستگایەکی زۆر زۆر گەورەتر نەبێ لەوانە یعنی ئەمانە بەڕاستی جێگای پرسیارن و ئەو کاتە زریانێک لافاوێک بڕکانێک بەڕێوە بوو دەهاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەهاتە سووریا بەڵام وەکووتم سووریا شامی شەریفە زۆر زۆر ئارامە تەنانەت ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو کاتێککە تەرمەکەی ئیڤانۆڤیچ لە حەتای دەدۆزرێتەوە ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو ڕۆژە لە عەنتا بووە لە ڕێستۆرانتەکاندا گۆشت دەخوا و ئاهەنگ هەیە و ئیتر قسە لە بۆ خەڵک دەکا و بەشێک لە قسەکانی دێ تایبەتن بە سووریا ئەڵێ چووم سەردانی برای بەڕێزم بەشار ئەسەدم کرد لەمە و دوا بەبێ پاسەپۆرت تورکەکان و سووریەکان ئەتوانن هاتوچۆی وڵاتی یەکتر بکەن ئێمە پەیوەندێکی برایانەی زۆر خۆشمان هەیە لە بوارەکانی ئابووری و دەریاوانی و گەشت و کۆمەڵێک شتی دیکەدا پەیمانی زۆر گەورەمان جێبەجێکردنەوە بەڵام هەردوو لایەن بەڕاستی ئاگیان لێ نییە چی لە ئارادایە ڕنگ بێ بێگومان حافز ئەسەد دوای کوشتنی ئیڤانۆڤیچ زانی بێت چونکە ئەو دەیزانی ئەوە ئیڤانۆڤیچە هاتوتە ئەوێ ئێمە نەمان دەزانی ڕەجەب تەیب ئەردۆغان نەی دەزانی وا ئەیزانی کە ئیڤانۆڤیچ هاتوتە چی بکە هاتوتە سووریا با بچین سەردانی عراق بکەین لەو کاتەدا لە عراق چی هەبوو چونکە بەڕاستی وەکو وتمان ئەگەر بتهەوێت لە کرۆنۆلۆژیای جیۆپۆلەتیک تێبگەی و ئەگەر بتهەوێت لە ئەوڕۆ تێبگەی دەبێت بزانی لە هەمان کاتدا 12 ساڵ بەر لە ئێستا لە بەشەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چی هەبوو لە عراق خۆتان دەزانن دوای ڕوخاندنی سەدام حوسێن حکوومەتێکی نوێ دروست بوو و زلهێزەکان بە دوای خەمڵاندنی نەوتی یەدەکی عراقەوە بوون بەڵام چاوەڕێی ئارامی و دەستوریان دەکرد چونکە سەرمایەداری لە هەر وڵاتێکدا کە ئارامی نەبێ کە دەستوریەکی بنچینەی نەبێ کاتێک خەڵکەکان کێشەیان هەبێ و ئیتر شەڕ هەبێ ئەوان ناتوانن بڕیاری استراتیژی بدەن و لە بۆ مەسەلەی نەوتیش نەوت پرۆژەیەکی استراتیژیاتەوە لە بۆ دەرهێنانی نەوت پێویستت بە کۆمەڵێک پێویستت بە خەواندنی ملیارەها دۆلار هەیە پێویستت بە سازکردنی بۆ ڕینەوت هەیە پێویستت بە دامەزراندنی کۆمپانیا هەیە پێویستت بە دامەزراندنی هەزاران کەسی پسپۆر هەیە لە بواری نەوت پێویستت بە گواستنەوە هەیە ئیتر هەتا دوایی مەبەستمانە
هەتا وەکو ئارامی نەبێ، دەستور نەبێ، ئیستیقراری سیاسی نەبێ، لە هیچ وڵاتێکدا پرۆژەی نەوت بە شێوەیەکی استراتیژی بەرهەم نایە. وەکو سووریا دەبێ، وەکو دێرە زۆر و ئاوانە نەوتی ڕەش یان وەکو سەردەمی داعش نەوتی ڕەش دەربێنە و سواری کەمیۆنەکانیان بکە، بار هەڵگرەکانیان بکە و بە قاچاق بیفرۆشە. بەڵام لە ڕێگای ئۆپیک نەوت دەربێنی و ڕۆژانە دەیان هەزار بەرمیل دەربێنی و بیفرۆشی و بە پارەی بازار بیفرۆشی و پارەکە لە بانقەکاندا، لە بانقە نێودەوڵەتیەکاندا بخەوێنرێ و پەرلەمان و حکوومەت ئاگداری بن و بەپێی ئەوە مامەڵە لەگەڵ پارەکەدا بکەن، ئەمە ناکرێت. مەبەستمان ئەوەیە و ئەو کاتە ئەگەر بە شێوەیەکی قەبە تەماشا بکەین، ئەو کاتە ئاڵێن ینی 2010 ئەوەندەی من بیستم و من چاودێریم کرد ئەو کاتە لە کوردستاندا، یعنی نەوتی کوردستان بە 45 ملیارد ڤاریل دەناسرا. بەڵام لە خوارە و ناوەڕاستی عێراقدا ڕێژەکەی نەوت 115 ملیار ڤاریل بوو، یعنی لە نیوەی گەلک زیاتر بوو لە نیوەی کوردستان. دوایی دەرکەوت کە ئی خوارە و ناوەڕاستی عێراق لە کوردستان زیاترە و ئەو کاتە باراک ئۆباما لەسەر دەسەڵات بوو لە ئەمریکا، ئەو جۆ بایدنەی ئێستاکەش جێگری بوو. جۆ بایدن چەند جارێک باسی دابەشکردنی عێراقی کرد، بەڵام دوایی ئیتر خۆی لێکشاندەوە. ئەو کاتە لە پڕەوە بینیمان کە بارزانی جانتاکەی هەڵگرت و لەگەڵ زڕجاهی لە ڕاوێژکارەکانی چوە دووبەی و لەوێ لە ساڵی 2010 لە بیر نەکەن یەکەمین جار چاوی بە کۆمپانیا خۆر ئاواییەکان کرد، وەک ئێکسۆن و بیپی و تۆتاڵ و شەل و ئیتر کۆمەڵێکی هەنا نامەوێت ناوی هەمووان بدەم، لە دووبەی چاوی بەوان کەوت و لەگەڵ ئەواندا ڕێککەوتنێکی استراتیژی ساز کرد. یعنی لەسەر دەرهێنانی نەوتی کوردستان جاری یەکەم بارزانی لەگەڵ ئەوان ڕێککەوتنی ساز کرد، نەک لەگەڵ تورکیادا. بەڵام هەر دوای ئەوەی کە زانرا بارزانی لە دووبەی ئەو کارەی کردووە، ئەم جارە چینیەکان و رووسیەکان لە ڕێگەی ئێرانەوە هاتن لەگەڵ حکوومەتی عێراقدا ڕێککەوتنیان ئەنجامدان کە سێ ئەوەندەی کوردستان پەترۆلی هەبوو. جگە لە ڕێککەوتنەکەدا لە ماوەی کە ڕێککەوتنەکانیان ئەنجامدا و توانیان زیاتر نەوتی زیاتر لە عێراق و ناوەڕاستدا بدۆزنەوە و نەوتەکەشیان بە نەوتێکی باشتر خەمڵان. ئەو کاتە بە تەنیا کۆمپانیای بەناودەنگی رووسی ڕەشیان لوک ئۆیل لە بەندەری بەسرا بەقەت 20 میلیارد ڕێککەوتنێکی تایبەتی لەگەڵ حکوومەتی عێراقدا سازدا. ئەوە بەتەنیا یەک کۆمپانیای رووسی، ئەی کۆمپانیەکان دیکە، ئەی کۆمپانیا چینیەکان، ئەی کۆمپانیا ئێرانیەکان کە بەشیان هەبوو. کۆمپانیای رووسی و چینیەکان لە 175 پترۆلی عێراقیان بەدەست خست و ڕۆژانە 10 میلیارد بەرمیل نەوت بەلای کەمەوە هاوردە دەکرا و ئەمە بووە هۆی ئەوەی کە لە عێراقدا ئەگەر بە بیرتان بێت لە 2009-2010 ئەوانەدا هەتا وەکو پێش هاتنی داعش لە عێراق بوژانەوەیەکی گەورەی ئابووری بەخۆیەوە دەبینێت و حکوومەتی عێراق پارەیەکی زۆری تەنانەت لەو پارەیە لە بۆ کوردستانی شنارد، بەڵام ئەو پارەی کوردستان خەوێندرا یان لە هەولێر و لە سلێمانی لە دهۆک بە ڕێستۆڕانت و هۆتێل و شتی وادرا، ئەمەیان بابەتێکی دیکەیە و ئەو نەوتە زیاتر بە هەوڵ و کۆششی ئێران لە بەندەری بەسرا دەگوازرایەوە، لەبەر چاوی سعودیا ئەو نەوتە ئێران دەیبردە دەرەوە دەیفرۆشت. جاوەرە سعودیا لەبەر چاوی ئەو ئێران ئەم کارە بکە و کۆمپانیا رووسی و چینیەکانیش
ئیتر بەشی شێریان بربکەوێ دەبێ کاردانەوەی مۆنارشی عەرەبی و بە تایبەتی سعودیا چۆن بێ یعنی چونکە بەڕاستی سعودیا و ئیمارات و ئەمانە کوێتیش ممکن شتێکی وا قبول بکەن کە لە بەرچاوی ئەواندا لە کەندا و ئیتر نەوت دەگوازێتەوە ئیتر لە پڕەوە بینیمان داعشێکمان لێ پەیدا بوو یعنی هەروەکو دەزانن ئامانجی داعش پارچەکردنی خەتی نێوان عێراق ئێران و سووریا بوو لە سەرەتادا یعنی ئەو شوێنانەی کە داعش هێڕشی بۆ کرد و یانیش دەیویست هێڕشی بۆ بکە ئێران ڕێگای لێگرت و هۆکاری ئەوەی کە ئێران یەکەمین دەوڵەت بوو هەم لە سووریا هاتە سەرخەت هەم لە عێراق هاتە سەرخەت و گوێی نەدا بەوەی کە پازداری لێ دەکوژرێن چەکەکەی بە فیڕۆ دەچێ ئابوووریەکەی بە فیڕۆ دەچێت گوێی نەداوە هۆکاری ئەوەی کە ئێران ئەم کارێ کرد هەر ئەمە بوو چونکە ئێران بەڕاستی لەو بازرگانیە نەوتەدا بەشیی زۆری بەردەکەوت و جگەلەوەی کە هەم نەوت فرۆشتنەکە لە دەستی ئەودا بوو لە ژێر کۆنتڕۆلی ئەودا بوو حیمایەتی بیرە نەوتەکان لە ژێر کۆنتڕۆلی ئەودا بوو و لە ڕووی لۆجستیکیەوە ئیتر کارێکی زۆریان پێسپارد بوو تەماشا دەکەین لە ڕاستیدا ئەگەر بە شێوەیەکی بابەتیانە بیر بکەینەوە سەرەتا داعش پەلاماری حکوومەتی کوردی نەدا و پەلاماری شەنگالیدا پەلام مداخلەی ویستی مداخلەی کەرکووک بکە لە بەرەوەی لەوێشدا نەوت هەیە ئیتر کەرکووکیش لە ژێردەستی عێراقدا بۆ ئەو کاتە و مداخلەی کوردستانی نەکرد یعنی مێدیای کوردی ئەو شتانەتان باش بۆ ناگوازێتەوە بەڵام ئانالیستە بەهێزەکان ئەو کاتەش دەیانگوت دوای پەلاماردانی شەنگال و دیعایەی گوایە داعش هێرشی هەولێر دەکا بە تەنیا سیناریۆ بووە یعنی ڕاستە داعش چەند تۆپێکی هاویت و هێزی هێنا پێشەوە و تۆپە دووراوێژەکانی هێنانە پێشەوە بەڵام زۆربەی زۆری ئانالیستە جددیەکان باس لەوە دەکەن هیچ مەبەستێکی داعش نەبووە هێرش بکاتە سەر هەولێر مەبەستی هەبووە هێرش بکاتە سەر شەنگال بۆ ئەوەی ڕێگای نێوان سووریا و عێراق بپچڕێنێ و لەوێدا ئێزیدیەکانیش هەبوو نەبێگومان یعنی لە بواری مەزهەبیشەوە ئیتر زەمینە بۆ ئەوە خۆش دەکا کە ڕێکخراوێکی توندڕەوی ئیسلامی ڕقوقینی خۆی دابڕێژێ ئامانجەکی وای هەبێ بەڵام لە مەسەلەی هێرشکردنە سەر هەولێر بەتەنیا سیناریۆ بووە بۆ ئەوە بووە کە مەشروعیەت بداتە گەڕاندنەوەی ئەمریکا بۆ ناوچەکە چونکە وەکو وتمان وەکو بینیمان ئۆباما ئەو کاتە بڕیاری دابوو کە سوپای خۆی لە عێراق بچێشێتەوە بەڵام دوای ئەوەی سوپای ئەمریکا عێراق بەجێدێڵێ و ئەمریکا دەبێنێ پەیتا عێراق دەکەوێتە دەست چینیەکان و رووسیەکان و ئێرانیەکان بۆ ئەوە داعش دروست دەبێت من لێرەدا ناڵێن داعش ئەمریکیەکان دروستیان کرد پێ ئەچێت داعش زیاتر بڕیارێک بێت لە ناو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناو مۆنارشی عەرەبی درابێت تورکیاش ئاگداری بوو بێ و یانیش دوایی تورکیایان خزبێتە ناوی بەڵام ئەمریکا لە ڕێگای داعش بێگومان دەیویست بگڕێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی ئەو پەلەپەلەی ئەمریکا لە هێرشکردنە سەر داعش لە شەنگال یەکەمین جار و دوای ئەوە کوبانێ و دوای ئەوە کە بەڕسمی هاتەوە ئیتر هەم هاتەوە عێراقەوەم هاتە سووریا بۆ ئەوە بوو بۆ ئەوەی ڕێگا لەو پرۆژەیە بگرێ چونکە خۆی لە خۆیدا لەو کاتەدا پرۆژەیەکی دیکەی قەتەر و ئیمارات و سعودیا و ئۆردون هەبوو بۆ ئەوەی لە ڕێگای سووریاوە نەوتی کەندا و
بگەینە بەندەری تارتوس واتە لازقیە لەوێوە بیگەینە ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە مەسرەفەکەی و خێراییەکەی و جوگرافیایەکەی لە بۆ ئەوە ئارامترە و مساعدترە و هەرزانتر دەبێ بەڵام تەماشا دەکەین شتێکی پێچەوانە لە کەندا و ڕوئەدا بۆیە هاتنەوەی داعش ئیتر پێ ئەچێ زیاتر سیناریۆیەکی ئەوان بوو بێ و هێرشەکەی داعش بۆ سەر کەرکووک و هاتنەوەی ئەمریکا زیاتر زەمینەی ئەوەی خۆش کرد کە ئیتر بەڕێوەبەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی بگەڕێتەوە کەرکووک و حکوومەتی عێراق جگە لە مووسڵ کەرکووکیشی لەدەستدا و ئامانج لە سەربڕین و ترساندنی خەڵک لەلایەن داعش کە لە فابریقەکەی سعودیا لە کارگەکەی سعودیا هات بۆ دەرەوە زیاتر چۆڵکردنی ئەو ناوچانە بوو کە پردی نێوان عێراق و سووریا و ئێرانی دەبڕی و ئیتر دەیانویست بەو شێوەیە پیلانەکەی رووسیا تێک بشکێنن و ئێستا کە کاتێک باس لەوە دەکەین کە قەتەڕ و سعودیا و ئیمارات پیلانێکیان پێشتر هەبووە بۆ ئەوەی نەوتی کەنداو لە ڕێگای سووریاوە بگەینە بەندەری تارتوس ئێستا کە لەوە تێگەین کە ئیڤانۆڤیچ لە بۆچە لەو بەندەرە کوژرا و چێ کوشتویەتی ئیتر ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە مەسەلەی هاتنی داعش هەر لە بەسڕا و بەغدا تا شەنگال و تەلعفەر لەوێشەوە تا دەیرەزور و ڕەقا تا دەگاتە لازقیە یعنی ئامانجێکی هەبووە بۆ ئەوەی ئیتر ئەو ڕێگایی کە ڕووسەکان و چینیەکان دەیانەوەی نەوتی تێدا بگوازنەوە بخەنە ژێر کۆنتترۆلی خۆیان و لە ڕێگای بە پیلانێکی پێچەوانە دابنێن بۆ ئەوەی ئیتر لە ڕێگای داعشەوە ویانیش لە ڕێگای نەتەوەیەکی نوێوە دەوڵەتێکی نوێوە ئیتر بتوانن ئەو ڕێگایە خۆش بکەن بۆ ئەوەی ئەوان لە جیاتی رووسیا و چین نەوتی خۆیان تێدا بگوازنەوە بێگومان و دوایی واتە ساڵی 2013 بەدواوە دوای ئەوەی بارزانی هەموو هێرکەکانی فڕێدانە ناو سەبەتەی تورکیا و کێشە کەوتە نێوان سعودیا و تورکیا ئیتر بینیمان کە سعودیا و کەنداویەکان ڕووی خۆیان تا ڕادەیەک لە بارزانی و وەرجێڕا یعنی ڕنگ بێ ئەو پرسیارەتان بۆ دروست بێ ئەگەر بارزانی ئەوەندە نزیکی ئەوان بوو کەرکووکیان جایەکە لە دەست بارزانی و لە دەست حکوومەتی کوردی دەرهێنا و دەیانەوە خست دەستی عێراق ویانیش بڵین حتا دەستی ئێران ئارگومنت و جوابی ئەمەیە کە دوای 2003 یعنی ئەوەی باسی دەکەین 2010 بەڵام دوای 2013 بارزانی دەبینێت کە ئەو پیلانە جێبەجێ ناکرێ و تاقە استراتیژی کوردایەتی لە ڕۆژی ئەمڕۆماندا بە سەرۆکایەتی بارزانی نەوتە استراتیژی پارتی نە ئۆتۆنۆمیە نە فدرالیا نە کۆنفدرالیا نە دەوڵەتی کوردیە بە هیچ شێوێک ئەمان تاقە استراتیژی بارزانی فرۆشتنی نەوتە تاڵانی نەوتە جا لە بۆ ئەوان کێشە نییە مۆزەمبیک ئەو نەوتە دەکڕێ و دەردێنی و دەفرۆشت و سوودی لێوەردەگرێت ویان داعش ویانیش ڕەجەب تەیب ئەردۆغان لە بۆوان هیچ جیاوازینە گرنگ ئەوەیە بکرێ دوای 2013 مەسعود بارزانی هەڵسا هەموو هێرکەکانی خۆی فڕێدانە سەبەتەی تورکیا و لەگەڵ تورکیا ئیتر پەیمانی 50 ساڵەی نەوتیان مۆر کرد دوای ئەوە تەماشامان کرد
درز کەوتە نێوان تورکیا و وڵاتانی کەندا و بەتایبەتی سعودیە و ئیمارات، چونکە سعودیە و ئیمارات گومانیانەوە هەبوو کە قەتەر لەگەڵ تورکیا بەنیازی ئینقلابێکی زۆر زۆر گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئینقلابەکە ینی کودەتایەکە ئەوەیە کە لە ڕێگای ئیخوان مسلمین نەوەک بە تەنیا تونس و لیبیا و مسر بەڵکو وڵاتانی کەندا و عراقیش بڕوخێنن بەو شێوەیە ئیمپراتۆریەتێکی گەورەی ئەوزەجاناوی لێدنەی نیۆ عوسمانی نیۆ قەتەڕی، بەڵام بە هاوبەشی لە نێوان قەتەڕ و تورکیادا ساز بکرێەوە بە تایبەتیشی ئیستیخباراتی ئیمارات کە ئیستیخباراتێکی زۆر زۆر بەهێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دوای موسات ئەتوانین بڵێن لە ئاستی ئیستیخباراتی تورکیادایە لە ئاستی ئیتڵاعاتدایە زۆر زۆر بەهێزتریشە، چونکە پەیوەندیی زۆر گەورەی لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکاشدا هەیە. ئەوان گەشتە ئەو زانیاریانە گەشتە ئەو باوەڕیانە کە ڕەجەب تەیب ئەردۆغان بەنیازی چییە، ئیتر بە پەلەوە لە ڕێگای سیسی کودەتایان لەسەر ئیخوان مسلمین کرد کە لە تاقە وڵاتێکدا واتە لە مسر هات بۆ سەر دەسەڵاتی مطلقی هەبوو و دەیانویست دەستوری بنچینەی لایەکی مسر بگۆڕن بۆ دەستورێکی ئیسلامی. لەو کاتەدا ئیتر ئینقلابەکە ڕوویدا لە مەیدانی ڕەبیعە زیاتر لە 1000 کەس کوژرا و بەو شێوەیە ئیتر پیلانەکە تێکچوو. ئیتر ئەو کاتێک کە پەیوەندی نێوان تورکیا و سعودیا تێک دەچێ و بارزانیش هەموو هێلکەکانی فڕێدانەتە ناو سەبەتەی ڕەجەب تەیب ئەردۆغان، ئیتر گرنگی بارزانی و کەرکووک و کوردستان بۆ سعودیا وەک جاران نەما، لە بۆ ئەوان باشتر بوو کە کەرکووک و نەوتی کوردستان تەنانەت بچێتەوە باوەشی بەغدایەک، چونکە ئەو بەغدایە لە ئایندەدا دیسان ناچاری سعودیا دەبێ، ناچاری وڵاتانی عەرەبی و کۆمکاری عەرەبی دەبێ و دەتوانن دەسەڵاتی خۆی بەسەردا بسەپێنن. ئیتر ئەگەر پرسیارەکەتان ئەوە بێ ئایا بۆ لە ڕیفراندۆمدا سعودیا پشگیری نەکرد بۆ ڕێگەیاندا کەرکووک جارێکی تر بکەوێتەوە دەست عراق، ئیتر ئەتوانی بڵێن ئەمەش هۆکاری ئەمەش بۆ ئەو بڕیارە بێسەر و بەر و بڕیارە نازانستی و ئەحمەقانەی ئیدارەی کوردی دەگەڕێتەوە کە بڕیاریدا پەیمانی 50 ساڵە لەگەڵ تورکیا ئیمزا بکات و نەوتەکە بفرۆشیتەوە. خۆ ئەگەر بێت و ئەوەیان نەکرد بە ئێستاکە ئەیانتوانی ئەوان بەشێک بن لە نەوتی عراق و نەوتی عراق زیاتر بەدەستی ئیدارەی کوردیەوە بێ و تەماشامان کرد ئیتر ئەمە گۆڕانکاری بەسەرداهات. با تۆزێک دوورتر بڕۆین واتە بچینە سەر خاڵی مەبەستمان کە دەریای ڕەشە، بزانین لەوێ چی ڕووی ئەدا. هەر لەو کاتەدا واتە ساڵی 2010 رووسیا هەستی کرد کە تاقە بنکەیەکی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر دەریای سپی ناوەڕاست واتە تارتوسی لازقیە خەریکە دەکەوێتە ژێر مەترسی، یعنی هاتنی داعش مەبەستمانە و دوای کوشتنی پیاوی دووەمی ئیستیخباراتی یوری ئیڤانۆڤیچ مەبەستمان ئەوەیە. رووسیا وەک هەر جارێک ئەوروپا و ئەمریکای تاوانبار کرد. ئەو کاتە من بەبیرم دێ ئەو کاتە لە ئانالیزەکانی رووسیام تاقیب دەکردن و ئەو کاتە ئەوان ئەمریکا و ئەوروپایان تاوانبار کرد بە کوشتنی ئیڤانۆڤیچ و هەڵسا لە بەرامبەر خۆر ئاوا کاردانەوەی خۆی بە شێوەیەکی دیکە نیشاندا و چاوی بڕیا ئۆکرانیا، چونکە ڕووسەکان جۆکو ئێرانیەکان وانە، یعنی لەو شوێنەی ئەتۆ چاوەڕێ دەکەی لەوێ کاردانەوە نیشان نەدەن، لە شوێنێکی دیکە کاردانەوە نیشان ئەدەن. بۆ چاویان بڕیە ئۆکرانیا چونکە پێشتر ئەوروپا و ئەمریکا چاوی بڕی بووە ئۆکرانیا، یعنی لە ئۆکرانیا کودەتا لەسەر کودەتا ساز دەکرا و خۆی لە خۆیدا لە ئۆکرانیا وڵاتێکی پڕ لە مافیا و ئیتر هەموو بازرگانیە قەدەغەکراوەکان لەوێ ئەنجام دەدران و ئیتر تەماشامان کرد رووسیا چاوی خۆی بڕیە ئەوێ چونکە
لە ئۆکرانیاش چاوی خۆی بڕی بووە ئەوەی کە ببێتە ئەندامی ناتۆ بە قسەش بێ ینی باسی ئەوەی دەکرد باشکە لە چاپەمەنی ئۆکرانیادا چاپەمەنی ڕسمی دەوڵەتدا باسەوە دەکرێت کە دەبێت ئۆکرانیا بێتە ئەندامی ناتۆ و لەلایەکی دیکە خەریک بوو دەبووە ینی لە ڕێی فعلیەوە ئەوەی ناتۆ فعلی نەبوو بە تەنیا قسەوە بەڵام خەریک بوو ئۆکرانیا دەبووە ئەندامی بازاری یەکێتی ئەوروپا بوونە ئەندامی بازاری یەکێتی ئەوروپا بە تەنیا مەسەلەکە ئابووری نییە بەڵکو مەسەلەیەکی ئیدۆلۆژی کولتوریشەواتە قبولکردنی کولتوری لیبرالیزمی دیموکراتی ئەوروپایە واتە قبولکردنی هەڵبژاردنە هەر هیچ نەبێ بەلای کەمەوە قبولکردنی هەڵبژاردنە قبولکردنی فرە پارتایەتی فرە حیزبایەتیە قبولکردنی بیر و باوەڕی ئازادە قبولکردنی چاپەمەنی ئازادە ئەو کولتورە هەر کاتێک بێتە وڵاتێکی جیرانی رووسیا بێگومان هەڕەشەیە بۆ سەر رووسیا دوایی بۆتان باز دەکەم رووسیا ئەو کاتە چۆنی بیر دەکردەوە سەر بە چۆنی بیر دەکردەوە و ئەوروپا لە ڕێگەی ئۆکرانیا چی دەویست دێمەوە سەر ئۆکرانیا بەڵام بە هەندێکی دیکە باس لە ئەوەی بکەین دیسان بگەڕێنەوە سەر بەندەری تارتوس ئەو کاتە تەماشامان کرد ینی کە چاوی بڕێ بۆ ئۆکرانیا بەڵام هێشتا پەلاماری نەدابوو سەدان کەشتی ینی دوای کوشتنی ئیڤانۆڤیچ سەدان کەشتی لۆجستیک و شەڕی رووسیا لە دوورگەی ئەستەمبۆڵ پەڕینەوە و چوونە بەندەری تارتوس کە بە تەنیا جێگای دووسێ بەلەمی بچوشی لێدا دەبەوە 50 کەسێکی لێبوو ئەوان تارتوسیان کردە گەورەترین قەرەقۆلی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و تەماشامان کرد کاتێک بەهاری عەرەبی واتە داعش گەشتە سووریا ئیتر رووسیا لە ڕێگای سەرەتا لە ڕێگای تارتوسەوە ڕێگای لە کەوتنی بەشار ئەسەد کرد یەکەمین جار چەک و تەقەمەنی لەوێوە گەشتە بەشار ئەسەد و بەشار ئەسەد توانی بەلای کەمەوە دیمەشق بپارێزی و ئەوانیش توانیان لازقیە بپارێزن و با تۆزێک بپەڕینەوە ئەوروپا ئەو کاتە لە ئەوروپا چه هەبوو بێگومان کۆمپانیایەکی فەڕەنسی هەیە بە ناوی تۆتال هەر کەس دەزانێت کە تۆتال لە جیهاندا 15مین کۆمپانیای گەورەی پترۆلە و ئەو کاتە کریستۆف دیمارگێری واتە بازرگانی گەورەی فەڕەنسی و سەرۆکی کۆمپانیای تۆتال بوو کۆمپانیای فەڕەنسی واتە تۆتال SA کاتی سەرەتا رووسیا کریمی داگیر کرد ئەوروپا و ئەمریکا ئابلۆقیان خستە سەر رووسیا و داوایان کرد هەموو کۆمپانیا خۆر ئاوەیەکان بە تۆتالیشەوە بەشێک بن لە بڕیاری پابەت بن بە بڕیاری ئابلۆقە لە دژی رووسیا بەڵام کریستۆف دیمارگێری واتە سەرۆک بە ئاشکرا گوتی ئێمە لە دژی ئابلۆقەی ئابوورین بۆ سەر رووسیا بێگومان بمانەوێ نەمانەوێ کۆمپانیایەکی وا گەورەی جیهانی زەحمەتە بتوانێت لە دەرەوەی پاریس قسەیەکی وا بکە و بڕیارێکی وا بدا یعنی ئەمە وا پێدەچێت بڕیاری پاریس بۆ چونکە پاریس تایبەتمەندێکی هەیە لە سیاسەتدا دووڕوانەیە بەڕاستی لەلایەک لەگەڵ خۆر ئاوا لەگەڵ ئەمریکا قسێک دەکا بەڵام لە ژێرەوە سیاسەتی خۆی جێبەجێ دەکات لە زۆر بوارەوە وایە تەماشا دەکەن ئێستاکەش دەربارەی ئێران هەمان هەڵوێست نیشان دەدا لە چاپەمەنی بەڵام لە ژێرەوە پەیوەندێکی زۆر خۆشتری لەگەڵ ئێران هەیە لەگەڵ رووسیا بە هەمان شێوە لەگەڵ کۆمەڵێک دۆسیەدا ئەتوانین بڵێن فەڕەنسیەکان سیاستێکی وایەن هەیە و ئەو کاتە فەڕەنسا قاچێکی لە ناو یەکێتی ئەوروپای وەکو ئێستا و قاچەکەی دیکەشی لە مۆسکۆی بوو دیمارگێری لە ساڵی 2014دا سەردانێکی مۆسکۆی کرد
و تەماشامان کرد لە پڕەوە گوترا فڕۆکەکەی دیمارگەری بە قەزا و قدرەتی خوددا تووشی ڕووداوێک بۆ مرد و ئەمەش بەس نەبوو کە سەرۆکی گەورەترین کۆمپانیای فەڕەنسا دەکوژرێتن بە ڕووداوی گوایە فڕۆکەکەی کێشەی تەکنیکی هەبووە بێگومان فڕۆکەی ئەمانە کێشەی تەکنیکیان زۆر زەحمەتە هەبێت چونکە بەڕاستی فڕۆکەی زۆر پێشکەوتون ئەمانە و هەر دوای 3 مانگ دوای ئەوە تەماشامان کرد چی ڕوویدا لە پاریس هێرش کرایە سەر شارلی عەبدۆ هێرش کرایە سەر شارلی عەبدۆ ینی بزانن ئەمانە چۆن ڕوئەدەن و ئەمانە بەڕاستی شتێک نین کە لە خۆیانەوە ڕوو بدەن ئیتر فەڕەنسا بەو دوو ڕووداوە باش تەربیەکرا و باش لەرزێنرا چۆن دەزانن چونکە سەرەتای داگیرکردنی کڕم گوتمان فەڕەنسا کاری دیکەی لەگەڵ رووسیا دەکرد بەڵام دوای ڕووداوەکەی کوشتنی سەرۆکی کۆمپانیای تۆتاڵ و دوای ڕووداوەکەی شارلی عەبدۆ ئیتر بە فەڕەنسایان گوت ئێمە بەتەنیا سەرۆکی کۆمپانیاکەت لە دەرەوە ناکوژین لە ناوەش هێڕش دەکەینە سەرێ ئیتر فەڕەنسا زۆر زۆر ترسا بۆ سەلماندنی ئەو قسەیە ئەتوانم نمونەی ئەوەتان بۆ بێنمەوە ئەو کاتە فەڕەنسا گرێبەستێکی ساز کردبوو گرێبەستەکە بەڕاستی پارەکەین بەبیر نییە بەڵام میلیۆنان دۆلاری تێچوو بوو لەگەڵ رووسیا گرێبەستێکی ساز کرد بوو بۆ ئەوەی دوو کەشتی شەڕی فڕۆکە هەڵگری سەربازی بۆ ساز بکەن کە ئەوانە کەشتی نمونەیین بەڕاستی ئەو کەشتیانە وا بزانم 7 فڕۆکەی شارکەر فڕۆکەی جەنگی و 120 هەلیکۆپتەری هەڵدەگرت لەگەڵ 200 تانک و لە ناو ئەو کەشتیانەدا جگە لە سیستەمی بەرگری ئاسمانی شوێنی جەبلخانە و خواردن و هەموو شتێکی تیان بوو لە ناو کەشتەکاندا بەلەمی بچووکیی دەریایی بە چەکەوە بەسترابوونەوە یعنی پێشکەوتوترین کەشتی جەنگی دروست دەکرد لە بۆ رووسیا لە پڕەوە دوای ڕووداوەکەی شارلی عەبدۆ تەماشامان کرد رووسیا پەشیمان بووە باشە پێشتر دەیگوت ئێمە پابەندی ئابلۆ قەنابێت ئێستا کە بۆ پەشیمان بووە و ئەو کات درەنگ وەختان بوو یعنی دوای شارلی عەبدۆ دوای هەڵوەشاندنی گرێبەستی سازکردنی فڕۆکەدا ئیتر ئەوجا ئیتر دوای هەمووان فەڕەنسا گوتی وەڵڵا رووسیا داگیرکەرە لە کرم یعنی ئایا ئەمانە هەمویان تەسادفن پێم وانە تەسادف ئیتر فەڕەنسا بە کورتی ناچار بوو ئەم کەشتیانە بدات مەسر چونکە سازی کردبوون پارەیەکی زۆری لێدابوون دەبێ بیفرۆشێ و مەسریش لە ڕێگای بانکی سعودیا بە پارەی سعودیا ویستی کەشتەکان بکڕێ قبولی کرد چونکە مەسر براگەورەی وڵاتانی عەرەبە لە بواری سەربازیەوەڵێن وڵاتانی عەرەب کاتێک کێشەیەکیان هەبێ بەخۆیان زۆر بەتایبەتی وڵاتانی کەندا و ئەم دواییە سعودیا تۆزێک بەخۆی ناچار و ئەویش گرنگی بە سیستەمی بەرگری ئاسمانی و فڕۆکەی جەنگی ئەدا و گرنگی بە درۆن ئەدا گرنگی بەوە ئەدا کە چۆن هێڕش بکاتە سەر یەمەن ویانیش ڕاستە خۆگەر ئێران هێڕشی کردە سەری خۆی بپارێزێ بەڵام پێشتر بەردەوام وڵاتانی کەندا ویستویانە لە جێگای خۆیان سوپای فەڕەنسا سوپای مەسر ببورن بەهێز بکەن و پارەکە ئەوان داوێنە ئەو دوو کەشتیەش کە فەڕەنسا پێشنیاری کرد بۆ مەسر قبولی کرد مەسر داوای لە سعودیە کرد پارەکەی پێبدا سعودیەکانیش پارەکەیان پێدا بەڵام مۆسکۆ هاتە سەرخەت ئەم کاتە ویستی سعودیا پەشیمان کات و گوشارێکی زۆریان خستە سەر سعودیا بۆ ئەوەی سعودیا پەشیمان بکەنەوە ئیتر لەو بینەدا بینیمان فڕۆکەیەکی رووسی کە پڕ بوو لە ئەفسەری رووس و بۆ پشووی هاوینە لە شەرمەلشەیخی مەسر دەگەڕانەوە بۆ پێتەرسبورگی رووسیا
لە ئاسمانەوە خستیانە خوارەوە بۆ خەڵوس و ڕووسەکان بەخۆیان دانیان بەوەدانا کە لە ناو ئەو فڕۆکەیەدا بۆمب دانراوە. بۆمبەکە لەکوێ دانراوە؟ لە شەرم الشێخ دانراوە. ئیتر بە ئاشکرا ئەمجارە بە ڕووسیاشیان گوت دوای فەڕەنسا بە تەربیە بە مداخەلەی ئەو ناوچەیەنەکە و قاچەکانی خۆت لەو ناوچەیە بکشێنەوە. ئیتر رووسیا قاچەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کشاندەوە، بەڵام لە تەرتوس مایەوە. زۆری پێنەچووی تر لە فەڕەنسا ئەمجارە دوای شارلی عەبدۆ بۆمبای ئیسلامی سیاسی داعشی تەقینەوە و چالاکی خۆکوژی بە دروشمی ئەڵڵاه ئەکبەر هەموو پارێزیان هەژان. با بگەڕێنەوە بابینەوە سەر تورکیا. لەو بینەدا کە لە فەڕەنسا و رووسیا و مستر ئەو شتانە ڕوودەدەن، تورکیا لە پڕەوە فڕۆکەیەکی سوو یعنی سیخۆ 24 رووسیا لەسەر ئاسمانی سووریا خستە خوارەوە. بەبیرتان دێ ئیتر ئەو کاتە تورکەکان هاتنە سەرجەعادە و هەڵپەڕچەیان کردو ئیتر بە دروشمی ببینن تورک چەند گەورەیە، تورک چەند مێهرێبانە، خسمانە خوارەوە، دوشت و بیر دەها دوشەژەی خسمانە خوارەوە، یەکێکی کەش دەخینە خوارەوە، قسە بکەن هەموو فڕۆکانیان دەخینە خوارەوە. ئیتر ئەو کاتە پوتین بە ئاشکرا گوتی لە دواوە لە پشتەوە چەندین خەنجەریان لێداین، یعنی خەنجەریان لێدا قیناکە، بەڵام چەندین خەنجەر مەبەستی ئەوەیە کە لە فەڕەنسا خەنجەریان لێدا، لە مصر خەنجەریان لێدا، لە تارتوس خەنجەریان لێدا، لە سووریا خەنجەریان لێدا، لە کەنداوی ئیتر بەسرا خەنجەریان لێدا کە نیان هیچ پترۆلەکەی عێراق بباتە دەرەوە بیفرۆشێ. ئیتر رووسیا تەماشامان کرد تەماتەوە پەتاتەی تورکیای هەموو بۆ گەڕانەوە بە نێو چاوانی دادانەوە، گوتی فەرمونون تەماتەکانتان پەتاتەکانتان بگەڕێنەوە نامان هەوێ و بۆڕی غازی سروشتی لەسەر تورکیا بڕی و بە ڤیدیۆ هاوکاری نێوان تورکیا و داعشی بە تەواوەتی بڵاو کردەوە. و پوتین جاری دوام قسەیەکی کرد، گوتی لە سایەی کادیرەکانی ئێستای تورکیادا ئەتاتورک لە گۆڕ دەنهێنرا و بە سەراوقوونی خستیانەوە ناو گۆڕەکەی. تورکیا پەشیمان دەکەینەوە و ئەوانەی وا دەزانن بە تەنیا ئابلۆقە دەخەینە سەر تورکیا هیچ لە دنیا تێنەگەیشتون. ئەمە قسەی ڕاستە و خۆی ڤلادیمیر پوتین بوو دوای ئەوەی فڕۆکەی سوو 24 رووسیایان خستە خوارەوە. میت لەوە تێگەیشت، بەڵام شەقامی تورکیا و پارتە سیاسیەکان و سیاسە پۆپولیستەکان هەر دەخۆیان هەڵدەدا و لەسەر جادە هەر دەیانگوت خسمانە خوارەوە، یەکەش کەش دەخینە خوارەوە. ئیتر میت ئەو کاتە دەزانێت کە رووسیا خەریکی چییە و لە بیرمان نەچێ ئەم کاتە تورکەکان تورکیا ببورن ئەو فڕۆکەوانەی کە خۆی بە پەراشوت فڕێدا بۆ خوارەوە دوای خستنە خوارەوەی فڕۆکەکە، فڕۆکەوانەکە بە سەلامەتی دادەبەزێتە سەر عەرز، بەڵام ئیتر گرتیان بە دەبانچە کوشتە بوویان. بەڵام میت لە ترسی رووسیا، چونکە میت لە قسەکەی ڤلادیمیر پوتین تێگەیشت، ڤلادیمیر پوتین باسی چی دەکا و ڕووسەکان چۆن تۆڵی خۆیان دەکەنەوە، تۆڵەکردنەوە لە لای ڕووسەکان چۆنە، میت لەوە تێگا، بەڵام سیاسی ئەحمەقەکان لەمە تێنەگەشت. میت هەڵسا ئیتر لە فڕۆکە خانەی ئەنقەرە مەراسیمێکی گەورەیان ساز کرد، کۆمەڵی گوڵیان خستنە سەر تەرمەکە و کەما بوو بیکەن بە شەهید، یعنی هەر کەما بوو ئیتر سرودی ئەی شەهیدانی لەسەر بڵێنەوە. ئیتر دوایی ڤلادیمیر پوتین تەلەفۆنێک لە بۆ کۆنسڵۆسی رووسیا دەکات، دەڵێ کاکە پێیان بڵێ نا با ئەو خێرە نەکەن لە بۆمان زۆر سوپاسیان دەکەین، تەرمەکەمان بدەنەوە، خۆمان دەینێژین و مەراسیمی لە بۆ ساز دەکەن. ئیتر تەرمەکەیان بردەوە مۆسکۆ و ئەو فڕۆکە خانە ئەگەر هەڵە ناوی ئەولیکی بێشکۆڤ بوو، ئەفسەرێکی ئاسمانی بوو،
و بە ئەمری پوتین مەدالیای مرۆڤە قارەمانەکانی پێبەخشێنرا و زۆر گرنگە ڕووسەکان ئەو مەدالیایان کاتی خۆی بە یوری گاگاری داوە کە یەکەمین کەس بۆ چۆتە سەرمانگ ڤلادیمیر پوتین و ئەو مەدالیای خستە سەر تەرمەکەی ئینجا تەرمەکەیان ناشت و ئەمە بەس نەبوو دوای ئەمە لە ئەنقەرە کۆنسۆلۆسی ڕووس ئاندرێ کارلۆف تەماشامان کرد بە دەستی پۆلیسێکی تورکیا کوژرا ئیتر ڕووسەکان هەروەکوتم سیاست و تەکتیکی تۆڵەکردنەوەیان زۆر سەنجڕاکێش و جیاوازە بینیمان تورکیا لە پڕەوە ئەردۆغانی ناردە بن پێی پوتین و پوتین ئەو کاتە یەکەمین تۆڵەکردنەوەی پوتین ئەوە بوو ئەردۆغانی ناچار کرد S-400 بکرێ و S-400 کڕی ئەمریکا تورکیای لە پرۆژەی F-35 خستە دەرەوە و هەتاوەکو ئێستاش و ئیتر تەماشا دەکەین کە تورکیا کە شەریکی دروستکردنی F-35 بوو ئەمەی بە تەواوەتی لە دەستدا جا ئەو حکایەتانە بۆ ئەوە گرنگن کە زیاتر لە 10 ساڵە لە کوردستان لە عێراق لە سووریا لە تورکیا لە دەریای سپی و دەریای ڕەشدا و لە دەریای ناوەڕاستدا کۆنسپتی ئامادەکردنی جەنگێکی جیهانی و ناوچەیی لە ئارادایە بەڵام ئێمە لی تێناگەین چونکە ئێمە ڕووداوەکان پارچە دەکەین و دەیان کردداری جاسووسی لە ژێر سەرماندا ڕوودەدان و مێدیای کوردی و مێدیای حیزبی نەوەک تەحلیلێکی باشی بۆ ناکات بەڵکو تادێت خەڵک دەگەوجێنێ بە شەڕی سەختەی نەتەوەیی و شەڕی مەزهەبی و ئیسلامی و شەڕە قۆچی حیزبی و حەماسەت و پۆپیلیزم و هەتا ئەمانە بەڕێزان ئەمە زۆر گرنگە لەمە تێبگەین کە ئەو شەڕی ئێستاکە لە ئۆکرانیا دەکرێت بۆچی گرنگە یعنی ئێمە لە تەحلیلەکانی پێشودا باسمان لەوە کردووە کە هەڕەشەی سەرەکی بۆ سەر ئەمریکا بۆ سەر سەرمایەداری چینە نەوەکو ڕووسیایە بەڵام بۆ ئەم شەڕە لە بەرامبەر ڕووسیادا دەکرێت ئەمە دەبێ وەڵامەکەی لێرەدا بدەینەوە ینی بەشێکی زۆر لە چاودێرانی سیاسی ئەوانەی کاری استراتیژیک و جیۆپۆلیتیک شی دەکەنەوە پێیان وایە لە دوای ئەم شەڕەدا جاڵ ناوی لێ دەکەن شەڕی جیهانی سێیە و ینی شەڕێکی دیکە سیستەمێکی دووجەمسەری بەتەنیا لە ئارادا نابێ واتە سیستەمی چین و سیستەمی ئەمریکا بۆ نمونە نابێ بەڵکو ئەکرێ ببێتە سیستەمێکی فرەجەمسەری لە سیستەمی دووجەمسەریدا یانیش یەک جەمسەریدا ڕاستە تۆ هێزێکت پێویستە کە لە بواری ئابووریدا لە بواری ژمارەدا و ڕێڕەوە دەریاییەکان و زەریاییەکانی کۆنتترۆل کردبێ لە ڕووی تەکنۆلۆژیا ئیتر هێزێکی پێشنگ بێ لە جیهاندا ئابووریەکی زۆر بەهێزی هەبێ ئەمانە هەمویان ڕاستن بەڵام لە بۆ سیستەمێکی فرەجەمسەریدا 100% مەرج نییە بەڵام هەندێک مەرجی تێدا هەنە یعنی مەرج نییە بۆ نمونە لە سیستەمێکی فرەجەمسەریدا رووسیا ئابووریەکەی بەقەت ئابووری چین بێ وانش بەقەت ئابووری ئەمریکا بێ مەرج نییە و مەرج نییە ژمارەی دانیشتوانەکەی ئیلا بەقەت ئەمریکا یان بەقەت چین و بەقەت هیندستان بێ بەڵام مەرجە کۆمەڵێک شتی لەدەست دابن ئەویش یەک هێزی سەربازیە وا دیارە هەیەتی رووسیا بەڵام لەمە زیاتر مەمەڕە ئاویەکان زۆر گرنگن یعنی مەمەڕە ئاویەکان کە رووسیا بە جیهان دەبەستێتەوە ئێمە باڵتی دەزانین و ئێمە جوگرافیای رووسیا دەبینین کە جوگرافیایەکی چۆن زۆر گەورەیە واتە رووسیا پێویستی بە خاک نییە بەڵام پێویستی بە مەمەڕە ئاویەکانە بۆ ئەوەی ئەو مەمەڕە ئاویانە ببەستێتەوە یەک لە مەمەڕە ئاویە گرنگەکان دەریای ڕەشە و بۆ دەریای ڕەش بۆ ئەوەی دەریای ڕەش شت لە دەستدابێ دەبێ ئەو هێزانە کۆنتترۆل بکەی کە لە ئایندەدا
ئەکرێ ببنە ئەندامی ناتۆ یان دۆستی ناتۆ یان وانش ئەندامی بازاری یەکێتی ئەوروپا، ئەویش ئۆکرانیایە و ئەمانە هەمویان لەژێر سەری کەسێکدان، یەک کەس لەناو رووسیادا، ئەویش ئەلێکزاندەر دوگینگە کە فەیلسوفی 62 ساڵی رووسیا، کەسێکی ئۆرتۆدۆکسە، کەسێکی تونڕەوە و کەسێکە باوەڕی بەوە هەیە کە رووسیا دەبێ جارێکی تر بگەڕێتەوە سەر ببێتە پێشەنگی یەکێک لە جەمسەرە جیهانیەکان، نابێ مەیدان بۆ ئەمریکا چۆڵ بکە و ئەمەش لە کاتێکدا دەکرێت بێگومان کە ئەتۆ بازرگانیت هەبێ، هاتوچۆت هەبێ، کۆنتترۆل لەسەر مەمەڕە ئاویەکان هەبێ، زۆر ئاسانترە. و وەکووتم مەسەلەی کوشتنی ئیڤانۆڤیچ لە تارتوس و دوایی دەست پێ هاتهێنانی داعش هەمووی پەیوەندی بۆەوە هەیە و ئێستا کەش کە لە تەماشامان کرد دوای ئەوە کە کرمی داگیر کردو، ئێستا کە شەڕەکە لەسەر دەریای ڕەشە، واتە دەریای ڕەش ڕاستە رووسیا ئەگەر ئۆکرانیاش داگیر نەکە کرمیش داگیر نەکە سنوورێکی هەیە لەسەر دەریای ڕەش، بەڵام ئەگەر ئۆکرانیایەکی بەهێز و ئەندامی ناتۆ ئەندامی بازاڕی یەکێتی ئەوروپا تەنانەت دۆستی بەریتانیای ئەگەر ئەندامی یەکێک لەمانەیە بەتەن دۆستی بەریتانیا بێ لەوێ بێ، ئەمە لە بۆ رووسیا مەحاڵە و کێشەکەی پوچەڵ دەکاتەوە. بۆ ئەوە شەڕی رووسیا لە ئۆکرانیا شەڕی مان و نەمانە لە بۆ کەسێکی استراتیژیکی وەکو دوگینگ. هەر بۆ ئەوە ئیتر چەند حوتویەک بەر لە ئێستا تەماشامان کرد لە مۆسکۆ ویستیان دوگینگ بکوژن، بەڵام کچەکەی کەوتە بەر بەخۆی نەکەوتە بەر. هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش، ڕێز و سڵاو، هیوا خۆشنەوە.